ئالان هەورامیم قوتابی زانکۆ خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵی گەنجی پڕوزە بەشدارم لە بەرنامەی پاسی هەڵبژاردن بۆ توێشکردن سەبارەت بە چەند پرسێک. دەرزە محەممەد قوتابی ماستەر ئەمڕۆ بەشدار دەبین لە پاسی هەڵبژاردن بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەری پرۆسی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. من داروان نەزم چالاگوانی ژینگەم و لە پاسی هەڵبژاردنەوە لەگەڵتان نبینم جارە. ئەم کاتتان باش، من ئەحمەد شێخ قادر دەرچووی بەشی تەکنیکی میدیا. لەم بەرنمەیەدا کۆمەڵێک باسوخواستی گەنجانە دەکەین و کۆمەڵێک بەڵێن لە کاندیدەکان وەردەگرین. من زریانم دەرچووی بەشی سیاست و پەیوەندی نێودەوڵەتی. ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە لە پاسی هەڵبژاردن بەشدارەبم. من دانیار ئەبوبەکر قوتابی قۆناغی دومی بەشی سیاست و پەیوەندی نێودەوڵەتی. ئەمڕۆ بە گەیاندنی ڕای گەنجان دەربارەی هەڵبژاردنەکان بەشدارین لە پاسی هەڵبژاردن. سڵاتان لەبێ، من شەیمانوری قوتابی لە بەشی ڕاگەیاندندا. من ئەمڕۆ بەشداریم کردو لە پاسی هەڵبژاردن بۆ وەرگرتنی کۆمەڵی بەڵێن لە کاندیدەکان. سڵاتان لێبێ، من هێوی حسێن ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێک گەنجان لە پاسی هەڵبژاردنەوە لەگەڵتان. بەڵێ عزیزان سڵاوتان لێبێ، من یادگار فایقم، خۆشحاڵم جارێکی دیکە هاتوومەتەوە خزمەتان لە ئەڵلقەیەکی دیکەی پاسی هەڵبژاردن. خۆتان کەم تا زۆر شارەزای شێواز و ستایلی بەرنمەکە بوون کە ئێمە لەم بەرنمەیە وتومانەوە ئەیڵینەوە و سووریشین لەسەری کە ئەستێرەی ناو بەرنمەکە گەنجانن. ڕاو بۆ چوونی گەنجان وەرەگرین، ئەمانەوێ بزانین چۆن بیرەکەنەوە، ئەمانەوێ بزانین چۆنە ڕوانە بەشداری سیاسی خۆیان لە کایە سیاسیە جیاوازەکاندا، واروهامانەوێ بزانین دنیابینیان و چاوەڕوانیەکانیان لە کاندیدەکان چییە. دیارە دواتر گفتوگۆکەمان لەگەڵ گەنجەکان ئابینە لای کاندیدێکیش بۆ ئەوەی بزانین تا چەندە ئەتوانن بەڵێن بە گەنجەکان بدەن سەبارەت بەو بابەتانەی کە خەمن و بە شێوەیەکی گرنگ لەلایەن گەنجانەوە لێیان دەڕوانرێت، چەند بتوانین بەڵێنیان لێوەرەگرین بۆ ئەوەی وەکو کوور دەڵێ ماڵ بێ لە سەریان و دواتر بتوانین بە دوواداچوونی بۆ بکەین بزانین ئەم کاندیدانە تا چه ئاستێک لە ئاستی بەڵێنەکانی خۆیان بوون. من هەشت گەنجی ئەزیز و بەڕێز لە سلێمانی ئێستا لەگەڵمان پێکەوە دەست بە بەرنمەکە ئەەکەین. من پرسیارێکەکەم و دواتر گفتوگۆکانە بینە لای گەنجەکان. سەرەتا چمە خزمەتی تەرزەخان. گەنجی ئێمە لە کوردستان ئەیان بینین ڕەخناگرن بوون لە حزبەکان، لە سیاست، لە حکوومەت، لە تاکەکان. هەستەکەی لە ڕووی هۆشیاریەوە بەشی ئەوە خۆیان پێگەیاندووە کە بتوانن لە کایە سیاسیەکان قسەیان هەبێ بۆ ئەوەی گوێیان لێ بگیرێ. سڵاو کاگیادکار، زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ بەدڵنیاییەوە پێویستە گەنجانی ئێمە بەشدار بن لە پرۆسی هەڵبژاردنەوە لە پرۆسی کاروباری حکوومەتدا بۆی ئێمە بتوانین لە داهاتوو بتوانین بەرگری لە مافەڕەواکانی خۆمان بکەین، بە تایبەت گەنجی کوردستان کە ئێمە پێویستمان بەوەیە کە هەمومان بە دەنگ و ڕەنگی جیاوازەوە بەشدار بین لە پرۆسی هەڵبژاردندا. گرنگ نییە ئەو کای سیاسی کە ئێمە دەنگی پێ ئەدەین یاخود ئەو کاندیدێکی ئێمە متمانی پێ ئەدەین بچێتە بەغداد بەرگری لە مافەڕەواکانی گەنج و داهاتووی گەنجی کوردستان بکە. گرنگ ئەوەیە تا چەند ئێمە دەتوانین وشیاری تاکی کورد ئەوەیە کە بە تایبەت گەنجەکانمان پەنجە لەسەر برینەکان دانێن و بۆی بتوانین پێکەوە ساڕێژیان بکەین. ئەمە گرنگترین کارە، گرنگترین ئەرکە و کاوەکۆمبانی شانینەوە هەر کۆمەڵگایەک لە جیهان یاخود لە هەر شوێنێک هەبێ ئەگەر بێت و گەنج نەتوانێت بەشداری پرۆسی سیاسیەکان بکات بە ئەو کۆمەڵگایە لە دوایە، ینی کۆمەلگایەکی پێشکەوتوو نابێ. بۆیە پێویستە گەنجانی کوردستان بە دەنگ و ڕەنگی جیاوازەوە لە ڕۆژی هەڵبژاردن دەست دەنگ بدەن بە کاندیدەکان. سپاسانەکەم تەرزەخانە چمە لای هێوی خان. دیارە لە ناو کاندیدەکان ببورن خانمانیش بوونیان هەیە. پێشتر کاتێک خانمێک ژنێک ئافرەتێک سەرکەوتووە چۆتە پەرلەمانی عێراق، ئەو هەستت لا دروست بووە کە فعلەن نوێنەرایەتی دەنگی تۆوەکان، نوێنەرایەتی دەنگی هەموو ئەو ژن و ئافرەتانە کە دەنگیان پێداوەیان ڕەنگە لە زۆربەی کاتەکان وەکو پیاوێک بیری کردبێتەوە.
سەرەتا سوپاس کاگەتگار بۆم دەرفەتە من ڕاست و دروست بڵێم ئەمە بۆچوونی خۆمە ئەتوانم بڵێم ئەوەندەی من هەستم پێ کردبێن نەخێر هیچ یەکێک لەو کاندیدانە نەبوونەتە دەنگی من لە پەرلەمانە جا چ لە پەرلەمانی کوردستانە بێ یاخود لە پەرلەمانی عێراقا بێت بۆیە هەمیشە پێم خۆشە کەسێک هەبێت من بتوانم ئەو متمانەی پێ ببەخشم بۆ ئەوەی دەنگی من لە پەرلەمانە بگەیەنێت بزانە کێشەی من وەکو ئافرەتێک چییە گیر و گرفتەکان لە بەردەم منی ئافرەتە چییە بۆیە پێویستە ینی ئەو کەسەی کە ئەچێتە پەرلەمان دەنگی ڕاستەقینەی ناو خەڵک بێت اینجا سەر بە هەج لایەن و حەزبێک بێت گرنگ نییە گرنگ ئەوەیە دەنگی ڕاستەقینەی من بێت ئەمەش کەی ئەبێت ئەو کاندیدا لەگەڵ مناژیا بێت لەگەڵ گیر و گرفتەکانی منە بزانێ کێشەی من نەک لە ناکاوات بێتە ناو نەک لە ناکاو هات بێت و من نەم ئەم ئینسانم کەسم نبینی بێت بۆیە وا باشترە ئەو کاندیدانە سەرەتا لە ناو خەڵکا بن لە ناو کێشەکانە بن هاتبێت ڕۆژێک لە ڕۆژان لە کێشەی منی پرسی بێت بۆ ئەوەی بەڕاستی من دەنگی بدەمێ بەڵام لەگەڵ ئەوەشا من هیچ کات لەگەڵ ئەوە نیم دەنگ نەدەیت یاخود دەنگەکەی خۆت بسووتێنیت بە تایبەتی ئەم دەنگدانی ئێستا کە هەڵبژاردننی عێراقە ئەمە زۆر جیاوازترە ئەتوانم بڵم لە پەرلەمانی کوردستان ئەمە بێ هەموو پێکەوە کۆبین هەموو دەست لە ناو دەستی یەکتری بین کێشەکە لەوەنێ تۆ دەنگ بە چه حزبێک چ بە سەر بە چ لایەنێکی چ کاندیدێکە گرنگ ئەوەیە تۆ دەنگ بە کورد بدەیت هەوڵ بدەیت کورسیەکانی پەرلەمان گەنجێک خەمیەوە نییە کە حزبێکی دیاریکرا و دەنگەکانی زیاتر بێ خەمی تۆ ئەوەیە کە کورد دەنگەکانی نەفەوتێ بەدڵنیایەوە من ئەمەوێت گەنجی کورد شەڕی کوردبوونی خۆی بکە ئەم جارە لە بەغدا ڕاستە گەنجی ئێمە تووڕەیە لە حکوومەت لە لایەنە حزبیەکان بەڵام من ئەڵێم ئەو تووڕەبوونە بخاتە لاوە بۆ کاتێکی باشتر هەڵی بگرێت ئێستا شەڕی ئێمە شەڕی کوردبوونە شەڕی سەرماندنی بوونی خۆمانە لە پەرلەمانی عێراقا بۆیە پێویستە ئێمەی گەنج کاتێکیش لەلایەنێکەوە گلەیەکمان ئەبێت سەرەتا پێویستە خۆمان هۆشیارکەینەوە بەداخەوە ئەڵێم لەوەچێ بەشێکی زۆر کەمی گەنجی ئێمە هۆشیار بێت لە هەڵبژاردنەکان لە کێشە چییە ئەنی تێکەڵی ئەکات لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراقا بۆیە هەل لە هەمان ئەمە کێشەی لای کاندیدەکانی ژەوە هەندێک جار ڕووی دەمیان لە ناوخۆی هەرێمی کوردستانە بیریانەچێتەوە کاوانە چن بۆ بەخا بە دڵنیاییەوە ئەن تۆ بە جۆرە قسە ئەکا بە جۆرێ بەرنامەدا ئاڕێشە بە جۆرێ بەڵێن ئەیە کە ئەمە لە کوردستان نابێ بەڵام نا تۆ لە بەغداد شەڕ ئەەکەی تۆ لە بەغداد ئەبێ مافەکانی من بەدەست بێنیت بۆ منێک کە دەنگم بە تۆ داوە حتمما دێمەوە خزمەت تێبی خان دەست و چاو خۆش بێ گەرمایکەکە بێتە لای کاکە ئەحمەد کاکە ئەحمەد گەنج ئێمە ینی هەر وشەی گەنج زۆر دووبارەکەینەوە چونکە گرنگە لەم هەڵبژاردنە یان لە هەڵبژاردنەکانی ڕابردووش هۆشیار بووە ینی پرسیارەکەم بۆ ئەم کاتەیە هۆشیار بووە دەنگەکەی چەند گرنگە سپاس کاگەتگار ئێمە لەم بەرنامەیە بە هاوکاری یەکتر پرسی گەنجان بەڕێوە بین لە ئێستاە کە من باسی هۆشیاری گەنج و دنیابینی گەنجی بۆ بکەم بە حکومی خۆم ینی گەنجێکم و لە ناویانام و ئایترەمومانەوە برادرمان هەیە دنیابینی گەنج لەم کاتەیە بۆ دەنگان ئەتوانی بڵێ ژێر سفرە هۆکارەکەی ئەوەیە ئەمە چەندین دەنگان بەڕێوە بچێت یعنی ئەمە یەکەم پرۆسەی دەنگان نییە نە لە هەرێمی کوردستان نەوەک لە بەغداد هۆکارەکە ئەوەیە لەم چەند ماوەیە چی دەنگانیراوە پێش دەنگان کاندیدەکان بە جۆرێک بەڵێنێن بەڵێن سەر یعنی خەڵک سەر لەو خەڵکە شێوێنێ تووشی سەر سوورمان دەکا هەنێک بەڵێنە هیچ پەیوەندی بە پەرلەمانەوە نییە کەواتەوە کارەکە بۆ واگەڕێنیتەوە کاندیدەکانن بوون بە هۆکار و سەبەبیەوەی کە گەنج بۆ نمونە ئەو حەماسەت و پەرۆشی و گەرم و گوڕی نەمێنێ بەڵێ زۆربەی جار کاندیدەکانە زۆربەی جاری ژوا ئاکات کە ئیسێ ئەم دەنگانە تایبەتە بە بەغداد یعنی ئێمە کورد ئەچینە ئەوێ پێش هەموو شتێ پێویستە لە ناو خۆمانایەک بین لە دەنگانی پێشووترا لە پەرلەمانی پێشووترا لە بەغداد چەند حەدەسێک بینراوە کە کورد ئێمە بۆ ئەوە چین مافی خۆمان وەرگین سیرەکەی هەر ئەندام پەرلەمانە کوردەکان لە ناو خۆیان نایەک نین
یعنی ئەمە بە جۆرێک لە جۆرەکان وا لە گەنجەکە ئەڵێ لە پەرلەمانە ئەو پەرشتەنگی پێ بەم ڕەنگە لەوێ وا بکە ئەڵێ من دەنگی پێ ئەم کەچی ئەو لێ پشتی یەک ناگری ئیتر چۆن ئەتوانێت داهاتووی من ڕوون بکات زریان خانیانی بابەتێک کرد پێیوەستە بە و پرسیار و بە گفتوگۆی لەگەڵ کاگە ئەحمەدیش کردم ئەوترێت ئەمجارە بانگەشەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان هەندێک هێمنترە و من شخصی خۆمەوەندەی چاودێریم کردبێت کەمتر بەڵێنی ناواقعیم بینیوە بەراورد بە جاران هەستەکی کاندیدەکانیش لەوە تێگەیشتون کە خەڵک زۆر لەوە هۆشیارترە کە نەزانێ ئەم بەڵێنەی ئەیدا تەنها بۆ ئەوەیە دەنگەکەی بەدەست بێنێ ینی بەڵێنێک نادەن ئێستا کە دڵنیانە بن لەوەی بتوانن لەوێ ئیشی لەسەرکەن و لە چوارچێوەی وەزیفەیان دابێت دەستخۆش کاگیاردار سەبارەت بەوە ئەبینین ئێستا گەنجەکانمان لە چاو ئەو سایە لە چاو هەڵبژاردنەکانی پێشووترا زۆر ئەیبینین بە تایبەتی لەم هەڵبژاردنە سێرەکەین بانگەشە کەسترا و هەروەها کاندیدەکان ئەیبینین بەڵێن نایەن یعنی بۆ شێوەیە بەڵێن نایەن کە پێشتر ئەیاندا تەنانەت ئەوسا بەڵێنی جۆرا و جۆریشان ئەیە و خەڵکەکەش باوەڕی پێ ئەکردن بەڵام ئێستا بەو شێوەیە نەما ینی ئەوسا هەمان بوو کاندیدەکەی وت من ئەتوانم مەعاش بۆ دایکتان بڕمەوە کە لە ماڵەوەیان بۆ ئەو کچانی کە لە ماڵەوەن بێکارن بیمەیان بۆ دابین بکەم و چەنەها بەڵێنی تریان ئەیە بەڵام لە ئێستەیە ئەبینین ئەو بەڵێنانە نایەن ئێوش بۆ چێگەڕێتەوە لەبەر ئەوەی هەڵبژاردنەکانی پێشوو ئەو کاندیدانەکە ئەو بەڵێنیان ناوە و بینیمان ینی بەرچای خۆمان و بینیمان کە هیچ بەڵێنێکیان نەبردۆتە سەر و ئەمەش لای دەنگدەر تەبعاً ئەبینرێت کە بەڵێنەکەی نەبردۆتە سەر هەستی پێەکە ئەڵێم کاندیدە بەڵێنی بە مندا بەڵام بەڵێنەکەی نەبردە سەر بۆ شێوەیەش چۆن بڵێیت ینی باوەڕی پێ ناکاتەوە کاندیدەکە کەواتە ینی ئەگەینەوە جامەی کە هۆشیاری دەنگدەر زۆر کاریگەری لەسەرەوەیە کە کاندیدەکە بەڵێنێک نەدا کە خۆشی بڕای پێێن بەتەکید لەسەرەتی بەتەکید ئەبێت گەنج چی بکات کاتە گەنج ئەبێت ئەو کاندیدە هەڵبژێرێت سەرتا بێ و حیزبە هەڵبژێرێت بزانێت کەم حیزبە بۆ کورد و کوردستانە یەکەم شت ئەنج بۆ ناوتاک چونکە ئەمە پێویستەکە بیر لە بەرژەوەندی گشتی بکەینەوە ئەنج بیر لە بەرژەوەندی تایبەت بکەینەوە زۆر سپاس دەکەم ئەگەر مایکەکە بچێتە لای کاکالان کاکالان وەکو گەنجێک یعنی بەگشتی چۆنە ڕوانیتە پرۆسی هەڵبژاردن هەستەکەی پرۆسەیەکە کە ئەکرێت لە ڕێگەیەوە پرۆژەی گەورە جێبەجێ بکرێت و ئەو مافانەشی کە تا ئێستا بەدەستمان نێناوە وردە لە بەغاوە کاری بۆ بکرێت ئەگەر بە شێوەیەکی گشتی بڕوانینە پرۆسی هەڵبژاردن پرۆسەیەکە بۆ گەشتن بە دیموکراسیەت بۆ گەشتن بە دادپەروەری لە ڕێگەی چەند پرۆژە یاسا و ئەو ڕێکارە یاسایانی کە لە پەرلەمان و دەرەچێت بۆ ئەنجومەنی وەزیران و دواتر لە ڕێگەی سوڵتەی تەنفیزیەوە جێبەجێ ئەکرێن بەڵام ئەگەر لە کوردستانە و لە واقعی عێراقی شاسیر بکەین زۆربەی کاندیدەکان و زۆربەی بربژێرەکان بۆ ئەوە ئەچنە پەرلەمان لەبەر سوودی مادی خۆیان ئەمە تێڕوانین و تێگەشتێکی باوە لە ناو کۆمەڵ زۆر ڕاستە ڕاستیشی زۆرتیە پێشتریش جەنابەت پرسیارەکەت کرد لە خاتوو زریان من وای ئەبینم ئێستا کاندیدەکان وشیارتر بن چونکە کاندید لە ناو خەڵکەوە ئەچێتە پەرلەمانی بەغداد دوایش ئەگەر بەڵێنەکانی کە یابووی بە خەڵک باتە سەرگەڕێتەوە ناو خەڵک زۆربەی ئەندام پەرلەمانەکان یا مامۆستای زانکۆن یا دکتۆری زانکۆن نەگەڕێنەوە ناو هەندیسان خەڵک دوای خەڵک وەکو وڵی پەنج کاتۆ بەچاویان ئەو بەڵێنانی کە بە مندا بۆ جێبەجێ نەکرد ئەو ئەگەر سیرێکی بەگشتی هەڵبژاردنەکانی ئەم جاری ئەندام پەرلەمانی عێراقین ئەبینین کە کاندیدەکان لەسەر ئاستی بازنەکان هەڵبژێن وەکو جەنابەت فەرمووت بۆیە حیزبەکان هەوڵ ئەدەن یاخود کاندیدە سەربەخۆکان هەوڵ ئەدەن ئەو کە خۆیان هەڵبژێرن لەو بازنەیە کەسانێکی شیاو پێشنیار بکەن حیزبەکان بەگشتی کەسانێکی شیاو هەڵبژێرن چونکە لەو بازنانە خەڵکانە ئەیان بیننەوە و ناسیویانیشن تەعامولیا و بەرکەوتیان هەبووە لەگەڵیانە بۆی دوایی نەبێتە ماڵێک بەسەر حیزبەکانەوە ئێمە تۆمان نرد بۆ هیچ شتێکرد نەکرد بۆ ئەو خەڵکە سپاس دەکەم هەر بژی کاکالان شەیماخان لەبەرەوەی خۆشت خوێندکاری لە بەشی ڕاگەیاندن با پرسیارەکەشم تۆزێک وەکو گەنجێک ڕادوەربگرم لەسەر بەڕێوەچوونی بانگەشەوە شێواوی مامەڵەی شێوازی مامەڵەی کەناڵەکانی ڕاگەیاندن لەگەڵ بانگەشە هەستەکەی ینی ڕاگەیاندن چۆن بڵێ
بە باشی مامەڵە لەگەڵم بابەتاکە یان ڕخنەیەکی دیاریکراود لە ڕاگەیاندن هەیە سەبارەت بە چۆن بڵێ تەختیەکردن و ڕووماڵکردنی ئەم پرۆسەیە کە تا نزیکی دەیدا خایێنی. سڵاو لەوێ کاگادگار خۆی ڕاگەاندن تر بە هەموو هۆیەکانیەوە بە رادیۆ و تەلەڤیزۆن و سایتەکانەوە کە بانگەشە بۆ هەڵبژاردنەکات بە هۆیەکی ستەرەکی باشدا ئەنرێ بۆ گواستنەوە و بانگەشەگردن بۆ کاندیدەکان ئەم ساڵە ساڵانی تر باشترە خۆی لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا نابێ واتەوات و شتانێکی ناشرین کاندیدەکان بەرامبەر بەیەکتری بکەن ساڵانی داهاتوو ڕابردوو بینی و من کە ئەم شتانیان کردووە ینی خۆی لە ئێستای هەڵبژاردندا نابێ هیچ کاندیدێکیان هیچ دەستگایەک بەرامبەر حیزبی بەرامبەری نابشتی وا بکات بەڵام ئەم ساڵ من ئەم شتم بینیە کە شتێکی وا ناکەن ساڵانی پێش و کردویانە بۆی ئێستا ئەتوانە بڵم ڕاگەاندن هۆشیارتر بۆتەوە لە کاتی بانکردنی چەند کاندیدی حیزبێک چەند کاندیدی چەند حیزبێک کاتێ بیانێ بانگەشە بۆ خۆیان بکەن. زۆر زۆر سپاس تاکەمەشمە خزمەتی کاکەدارەوان. بەڵام لە کۆتاییە هەستەکەم لەم بەرنامە و گفتوگۆ گەرم و گوڕاگەینە دەرەنجامێک کە وتیان کاندیدەکان هۆشیارترن ئێستا حزبەکان هۆشیارترن ئێستا ئەوە شەیماخانەڵێ ئێستا کەناڵەکانی ڕاگەیاندن هۆشیارترن هەر هەمووی لە یەک شتەوە سەرچاواگرێ کە کۆمەڵگە هۆشیارە بێتەوە کەس ناتوانێت بەکەم لێی بڕوانێ کەس ناتوانێت چۆن بڵێ بە سوکایەتیەوە مامەڵی لەگەڵا بکە کەس ناتوانێت بابەتێکی پێبات بابەتێکی دەرخوارد بات کە شایەنی ئەو کۆمەڵگەیە نەبێ بۆیە لە ئەنجامە زۆر زۆر گرنگە کە تا کۆمەلگە زیاتر هەنگاو بنێت حتمما دیموکراسی زیاتر چێتە پێشەوە کاکەدارەوان پێشتریش لە گفتوگۆی دیکەیە باسخۆشی ژینگەت کردووە حەزەکەم بزانم تێڕوانینی تۆ بۆ لە ڕۆژینگەیەکەوە چیە بۆ بابەتەکە بەڕاستی من ئەوەی کە جێی دڵخۆشیمە ئەیبینم یعنی وەکو پێشترە ڕیانم باسییان کرد شتەکان جیاوازە گۆڕاوە لەم ساڵانەیە وە لە ئێستا بڵێن لەم زەمانەیە بەزەڵام ئەوەی کە نەگۆڕاوە تاکە شت کە نەگۆڕاوە شێوازی ڕێکلام و ئەعلانکردنی ئەو ئەندام پەرلەمانانەیە کە بەڕاستی پارێکی زۆر ئێن بەم هەموو فلێکس و کۆمەڵە پڕ و شەر و سێرەکەیت هەمووی دانراوە لەسەر شەقامەکان ئەمە شتێکی زۆر زۆر دووبارە و ناشرینە و وەلامان کاتیشا زیانێکی زۆر زۆر گەورەی هەیە بۆ ژینگە ئێمە 4 ساڵ جارێک ئەم کارەساتە گەورە ئەبینی مەڕاستی بە ملیۆنەها فلێکزیێتە وڵاتەکەمانەوە و شیبوونەوەشی سەدان ساڵیەوەیە تا شیە بێتەوە لێرەش سیرەکەیت کۆمەڵێک ئەم هەموو ئاسنەش بۆ چوارچەوەی ئەم هەموو فلێکسیان ئەم هەموو دارە بۆ چوارچەوەی ئەم فلێکسی تۆ کە هەڵی ئەواسین بۆ بەڕێزانە سیرەکەیت ئەمە وزەیەکی زۆری سرف کردەوە دارە بڕاوەتەوە ئامودە ئەم هەموو شمشەی پێوەیە و پێوتی لە شمشە و بۆریانە ئەوە شمشەی پێوەیە تۆ ئەمەموو بڕغۆیی پێوە سەرفەکەی دواتر سێرەی فڕ ئەدرێت یعنی سوودێکی نییە لامان کاتیشا وزەیەکی زۆر سرف کراوە هەدا و ئاستە بەرەماتۆ پێویست ناکاتەوە ئەم ئاستە بۆ ئەمە بەکار کاکە دارەوان ئێمە بەداخەوە مامەڵە لەگەڵ واقعاکەینەوە تانی ئێستا گەر بڕوانی ناوەڕاستی بە هەزاران و جەزرەوەسەتیەکان و بە هەر کوێ ڕۆی کاندیدێکە بۆ قوتەبێتەوە بە فلێکسی گەورە و بچووک و کارتی بچکۆلەش هاتووەوە ئیتر ماڵ بە ماڵێکی چۆن مامەڵە بکرێت یعنی بۆ نمونە چۆن ئەمە چارەسەر بکەین بۆی بە کەمترین زیان لێ بینە دەرەوە لە دوای هەڵبژاردن ینی چۆن مامەڵە لەگەڵ ئەم واقعی ئێستا بکەین من بەتاکیید بە قەناعەتی من پێویستەکات چۆن ئەمە یەکەم هەنگاو چۆن ئەم کاریان کردووە هەڵێن واسیوە پێویستەکات یاسایەک هەبێت کە لەسەریان بێ حکومەت پێیان لێ بکاتەوە دووبارە هەموو ئەو کەسانی کە ئەو فلێکسی خۆیان ئەعلانەکەی خۆی بۆ من خۆم هەڵبژاردووە دواتر یاسایەک هەبێت کە ناچارم کات ئەوە لێ بکەمەوە و لای بم ئەمە یەک دووەمینیش یاسایەکی تر هەبێت لەلایەن حکوومەتی هەرێمەوە کە ڕێژەی دیاریکرا و دابینکا بۆ ئەو کەسانە بۆ من کە خۆمە هەڵبژێرم لە 1000 فلێکس زیاتر نەبێت نەک بچم 10,000 فلێکس بەرام بێنم 10,000 پڕوشەر بەکار بێنم بۆ منە تۆ سێرگەی 100 دانە دروست کردووە من 1000م دروست کردووە ئەمانە کارەساتە پێویستەکە هەمویان یەک سنووریانە بێت بۆ منە 500 دانە بێت 100 دانە بێت 1000 دانە بێت لەوە زیاتر تێنەپەڕێت ئەمە زۆر زۆر گرنگە من دواتریش دێمە وڵات مەبەستمە بزانم کاندیدەکانەتوان چ ڕێگەیەکی دیکە بەکاربێنن کە خزمەتی ژینگە بکە و دەنگی ژینگە دۆستەکانیش بۆ خۆیان ڕابکێشن کاکە دانیار تۆ خۆت وەکو گەنجێک بێتاقەتەبی کاتێک کوردێکە بینی بە عەرەبیەکی زۆر زۆر خراپ قساکە لە کاتێکە بە پێی دەستور دەتوانێت بە کوردی قسە بکە سەرەتا دەستخۆشی بە ناوە کۆلێگەم کاگیارگەر بۆ ئەو پرسیاری جەنابەت کە باست کرد یعنی دیقەتمان ناوە لە لێدوانەکانی پەرلەمانتارەکانە کاتی هەڵەسن ئەیانێ بوو ناڕایەکی خۆیان دەربڕن گەر بە عەرەبی قسە نەکە بە نقطەی زەعف بۆی لێکە درێتەوە ئەوە پەرلەمانتار و تا ئێستا چۆتە پەرلەمان و
عربی نازانێ یعنی هەوڵەداگە بە شەق و شەڕیش بێ هەرچۆنی بێ شتێ بڵێ شتێ هەر بڵێ کاکە دانیار بابەتی هۆشیاری گەنجان یان با بڵێم تۆوەکو گەنجێک چەند گرنگە بەلاتەوە ئەم ئەمانەی کە کاندیدن دواترە بن بە پەرلەمانتار هەڵەی پەرلەمانتارەکانی ڕابردوو دووبارە نەکەنەوە بە تایبەت ئەوانەی کە بۆن منەوەکو گەنجێک بووە بە داخلە دڵتە چ ڕخنەیەک هەبووە لێیان پێت خۆشە لە داهاتوو بەڕێگەی و بە شێوازێکی باشتر نوێنەرایەتی تۆ بکەن کاگەرگە بەڕای من پەرلەمانتارەکانی کە ئێستا چوونەتە بەغدا و ئێستا لەوێن یەک ڕیزیان یعنی نەهێشتێتەوە هیچ کاگەرگە یعنی دیقەت بە پەرلەمانتارەکان لە چۆن لە بانگەشایە دژی یەک وەستاو نەتوانێت لە کاتی پەرلەمان و کە بۆ کە چوونەتە ئەوێ بۆ قەزێکی پیرۆز چوون بەڵام یعنی ئەویان فەرامۆش کردو هەمووی وەکو سەنگەری لێ گرتوەوانێ تای هەڵمەتەکە بەری نەداون هێشتا تای هەڵمەتی هەڵبژاردن قەنعات کە لە پەرلەمانی شار هەڵمەتی هەڵبژاردن و خەڵک بانگەشە بۆ خۆیەکە بۆی بە خولی داهاتوو بتوانێت بەشدار بێتەوانێ بەداخەوە ئەوە بابەتێکە زۆر باسەکرێ کە بۆ نمونە لە دەرەوە بە شێوەیەک مامەڵاکەن بەڵام کە کامێرایەکەوێتە سەر تر بە شێوەیە قساکە کە سۆزی خەڵک ڕابکێشێت و کاریگەری دابنێ کاکە دانیار بە حەد لە خۆتەوە دەست پێ بکەم کۆتا پەیامت دواترە چینە خزمەتی کاندیدەکەش کۆتا پەیام ئەوەیە کە بۆ ئەم هەڵبژاردنەی داهاتوو کە دێت لە دەیدا هیوادارم کاندیدەکان بە شێوازێکی هێمنانە بانگەشی خۆیان بکەن و لەگەڵ ئەوەشدا کە چوونە ئەوێ بەردەوامە لەسەر ئەو ڕێبازی کە لەسەرین و هەڵ بدەن بۆ یەک ڕێزی گەلی هەر بژیت کاکە دانیار کاکە دارەوان هەر سەبارەت بە بوارەکەی خۆت حەزەکەم کۆتا پەیامت وەرگرم پێویستەکات ئەو پەرلەمانتارانەکە ئەچنە پەرلەمان وەکو مرۆڤێک بیرکەنەوە و داکۆکی لە بستێک بەبستی هەموو شارەکان بکەن ئێستا بۆ منە سێری شاری خواروی عێراقکەم شارەی کە بەسرا سێری بەسراکە ژینگەی زۆر وێرانە سێری بەغابکە هەر لەو خراپترە سێری کەرکووکە هەر لەو خراپترە ئایا ئەم ئەندام پەرلەمانە بەڕێزەکە من دەنگی خۆمی پێ بسپێرم ئایا توانێت شەڕیەوە بکات کە چۆن شەڕ بۆ هەرێمی کوردستانەکە لەوێ شەڕیەوە بکات بڵێ لێرەش پێویستەکە ژینگی ئێرەش پاک و خایان بێت چونکە ئەمان شەر مرۆڤەکەەوە سەیری بابەتەکەم ئەمە زۆر گرنگە بۆ من بەڕاستی زۆر خان لە کۆی بەو گفتوگۆیی کە لەناو پاسەکە کرا وەکو گەنجێک حەزەکەم کۆتا پەیام و کۆتا تێڕوانینی خۆتم پێ بڵێ تێڕوانینی من بۆ ئەو کاندیدێک کە دەنگی پێدەمیان ئەوەی کەچێتە پەرلەمانی عێراق داواکاریکەم ئەوەیە نەک بەس خوێندن پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستان پرۆسی خوێندن لە تەواوی عێراق بەجددی زۆر دواکەوتە لەم ساڵانەی کۆتاییە خوێندن زۆر دواکەوتەوە هیوادارم کارێک بکەن لەسەر پرۆسی خوێندن بەرەو پێش بزانێ کاڵین کۆتا پەیام لەناو پاسەکە کۆتا پەیام دواتر گفتوگۆکەمان بەردەوامە بێت ببوورە کاکانە پێویستە لەسەر دەنگدەران و بە تایبەت گەنجام زان کێ هەڵبژێرن کاندی دەگەڵ بژێرن کە بتوانێت یەکەم مافەنەتەوایەتیەکانیان دووەم مافەداراییەکانیان بۆ بەدەست بێنستی بەڵێنەکانی و لە ئاستی مەسئولیت و بەرپرسیارەتێکە بێت هێوی خان بابەتێکی دیاریکراوەیە وەکو کۆتا پەیام وڵی کا یادگار پێم خۆش بوو باسی ئەوە بکەم ئێمە باسی زمانەکەین بەڵام من گلەی من لێرەوە لە خۆمی گەنجە ئایا کاتێک من داواکاریەکەم لە کاندیدێک هەیە هیچ کات پێم و تۆ ئامادەی لە پەرلەمانی عێراقا بە زمانی کوردی بدوێیت هیچ کات ئەو داواکاریم لی هەبووە تا چونکە وەکووتمان شەڕی ئێستای ئێمە کوردبوونمانە کاتێک کە من وەکو گەنجێک توانیم خۆم بسەلمێنم لە پەرلەمانی عێراقا کە من کوردم کە من مافم هەیە دەوڵەتێکی خۆم هەبوو دڵنیان لەوەی کە سەرجەم ئەو کێشانەی کە ئێستای ئێمەی گەنج هەمانە هیچ کێشێکمان نابێت چارەسەر تۆ وای بە باشەزانی کە ئەو کاندیدەی دەنگی پێدەی بزانێت کە دەنگی پێدەی بۆی بزانێت چاوەڕوانیەکانیش لێ چییە؟ بە دڵنیاییەوە کاگیازگار بۆیە پێویستە ئێمەی گەنج هۆشیار بینەوە دەنگ بەکێ ئەدەین دەنگ بەچە حزبێک ئەدەین و لە هەمان کاتیژرا هەموو ئەو تووڕە بوون و یاخیبوونەی کە هەمانە بیخینە لاوە چونکە شەڕی ئێستا شەڕی کوردبوونمانە زۆر سپاس دەکەم تەرزەخان کۆتا پەیامەتان بەو هیوایم هەموو گەنجەکانمان لە ڕۆژی دەیدا بەشداری ئەنجومەنی پەرلەمان نوێنەرانی عێراق بکەن بۆی بتوانین لە ڕێگەی مادە دەستوریەکان بەرگری لە مافەڕەوەکانی گەلی کوردستان بکەین و داواکاریم لە بربشێرە بەڕێزەکان هەیە بە بیر و بۆچوون و سیاسیەوە بتوانین بەرگری لە مافەڕەوەکانی پێشمەرگە بکەن هەر دژیت زۆر سپاس کاکە ئەحمەد کۆتا پەیامی من کاگیادگار ئەم پەیامە هەم بۆ پەرلەمانی کوردستان هەم بۆ پەرلەمانی عێراقیش زۆر شتێکی باشە کە ئێمە لە چەند دانیشتنی پەرلەمانە بینیومانە یعنی پەرلەمان
لەناو پەرلەمانە دەمارگیری هەیە ئەندام پەرلەمان لەگەڵ ئەندام پەرلەمانە ئەبێ بەدەمە بۆڵی خۆمە زۆنی مسارعە نییە هەموو شتێک بە پرۆژە یاسا جێبەجێکرێ بە دەنگان ئەکرێت هیچ پێویست بەوە ناکات تۆ یعنی کاندیدێک وا ئەکا بۆ ئەوەی سەرنجی کۆمەڵە کەس ڕاکێشێ ئەڵێ من ئەگەر ئەم شەڕە بکەم بیرکردنەوەی خۆی وایە تاکید بە من ئەگەر ئەم شەڕە بکەم جارێکی تر دەنگم پێاتەوە ئەڵێ لەسەر ئەوەی من شەڕی کرد چونکە پێشتر بازارێک دروست کرا بوو بازارێک کە تایە شعبەویەت بوون چۆن بڵێ کارکردن لەسەر ئەو وەتەرەی کە خەڵک حەزیلەیەتی نەک بەرژەوەندی خەڵکی تایە بازاری گەرم بوو بەڵام سوپاس بەخوایەسا و بازارە وردە خەریکە بێ بە بازارێکی کەساس خەڵکی شتەیەگا کێ بەس قساکە کێ بێدەنگە و خزمەتیەکە ئەوە زۆر ئەوە پێوەستە بە هۆشیاری و من تەمەناکەم ئەو دەمارگیری و ئەو تووڕەبوون و ئەوە نەمێنێت چونکە بەجددی یعنی ئەمە هەمووی دنیای بینیوە پێشووتر بینیومانە هیچ شتێک بە تووڕەبوون و بە دەنگەدەنگ هەل نابێت هەربژی کاکە حزیان خان دەستخۆش بێت کۆتا پەیامی من بۆ پەرلەمانتارەکان ئەوەیە کە ئەچنە پەرلەمانی عێراق تکایە بە لەبەر بەرژەوەندی تایبەتی خۆیان نەچن تەنها بڵێن ئێمە کە ئەچینە ئەوێ بین بە پەرلەمانتار لەسەر حسابی خەڵک ئەچن تکایە ئەچنە ینی ئەچنە پەرلەمان سە حسابی خەڵکەچن بە ئەو دەنگەیان بۆ هەموو گەلی کورد بێ تەنها بۆ شخصی خۆیان نەبێز ئەو داواشان یەکەم کە لەوێ چوونە پەرلەمانی عێراق دەنگەکانیان نەفرۆشن چونکە بەداخۆ بینیمانە چەند پەرلەمانتارێک بەو شێوەیە چونەتە ینی بە دەنگی خەڵک ئەچنە ئەوێ و دواییش دەنگەکانی خۆیان بە چەند دەفتەرێک ئەفرۆشن بەڕاستی وەجێ قبول نییە بۆ ئێمە جا پێویستێ مە گەنجەکانمان هوشار بێ کە بزان کێ هەڵەبژێرن بۆ پەرلەمانتار و داوایەکیشم هەیە لە پەرلەمانتارەکان کە ئەچنە بەغداد هەمومان ئەزانین کە پەرلەمانتارەکانی ئەوێ بودجەیەکی زۆریان بۆ دابین ئەکرێت و معاشەکەشیان زۆر باشە بە بڕێک لەو موچەی خۆیان بۆ گەنج سەرف بکەن یعنی هەمویان پێکەوە بیکەن بە پرۆژه یاسایەک هەموو حیزبەکان پێکەوە زۆر سپاسانەکەم سپاس بۆ تەواوی هاوڕێیان ماندوو نەبن زۆر سپاس کە ئەرکتان کێشا و لە پاسی هەڵبژاردن بەرنمەکەتان زۆر جوانتر و ڕێکوپێکتر و دەوڵەمەندتر کرد لە ڕووی زانیاریەوە لە ڕووی تێڕوانینی جیاوازەوە ئەگەر ئێوە ئامادە بن ئێستا پێکەوە وردە جوڵین بەرەو لای کاندیدەکە و لەوێش ئێوە مافیەوەتان هەیە 8 پرسیاری دیکەی لێ بکەن. بەڵێ عزیزان گفتوگۆیەکی گەرم و گوڕمان کرد لەگەڵ گەنجەکان لە ناو پاسەکە ئێستا هاتوینەتە شوێنێکی جوانی شاری سلێمانی لە سەرچنار هاتوینەتە خزمەتی ناسکەخان کە دواتر دەرفەدە ئەم بەخۆی کە خۆی بناسێنێ وەکو وتمان مەبەستمانە جەختی بەرنامەکە وە گرنگی بەرنامەکە بە شێوەیەکی گشتی بەڕاوبۆچوون و تێڕوانینی گەنجان بێ بۆ ئەوەی کاندیدەکانیشمان گەر لە داهات و چوونە پەرلەمانی عێراق لە بەغا بزانن کە دنیابینی گەنجەکان چییە و چۆن بەدەمیەوە بێن. من دەرفەدەدەم بە ناسکەخان زۆر سوپاس دەکەم خۆشحاڵین لێرە لە خزمەتتانە بین پێم خۆشە خۆت بناسیێنی دواتر دەرفەت ئێمێ لە کۆتایی بەرنامەکە بانگەشەی خۆت بکەی و پێمان بڵێ بۆچی زەرورە پێویستە خەڵک دەنگ بەتەوە بە بەڵام ئێستا هەر بە کورتی خۆتمان پێ بناسیێنی زۆر باشە بێت. زۆر سپاس کاگیادگار دەستان خۆش بێ بۆ ئەو بەرنامەوە بە خێراتنی ئەو گەنجە جوانانەش دەکەم. من ناسکە عەبدوڵڵا ڕەسوڵم کاندیدی ژمارە 30 پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی 4 سلێمانی. من سنووری بازنەکەی ئێمە هەر لە پیرەمەگرونەوە تاوەکو دووکان و خەلەکان و بە گوندەکانیانەوە بتوێن و پشدەر و خۆشناوەتی و دۆڵی جافایەتی مەرگە و بنگر لەگەڵ پشدەر
بە سەنگەسەر و قەڵاتزێ و هەموو گوند و ناحیەکانەوە لەو سنوورە من بربژێرم ژمارەکەشم سیە کاندیدی پارتی دیموکراتی کوردستانم دەرچووی پەیمانگای مامۆستایانی ماڵبەندیم دەرچووی کۆلێژی مافم بەشی یاسا لە زانکۆی سەلاحەدین و کادیری پارتی دیموکراتی کوردستانم لە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و ڕێکخراوی ئافرەتان کاری چالاک و بەرچاوم هەبووە لە ساڵانی پێشودا ئێستاش خۆم کاندید کردو بۆ ئەوەی بتوانم خزمەتێکی زیاتر بە نەتەوەکەم بکەم باشە لەناو هەموو ئەو کەسانەی کە لە چواردەوری تۆ هەن لە شارەکەی تۆ هەن لە دەڤەرەکەی تۆ هەن تۆ یەکێکی لەوانەی کە بڕیارت داوە خۆت بەربژێر و کاندید بکەیت بۆچی هەستەکەی ئەم بڕیارە بۆ ئێستای ژیانی تۆ بڕیارێکی گرنگە و بێ خۆتی بۆ تەرخان بکەیت بۆچی شت کردووە سەرکەویتایە کاک یادگار من کە بڕیارمدا خۆم کاندید بکەم دیارە لە پەرلەمانی پێشوو ئەندام پەرلەمانەکانی پێشووی کوردستان کۆمەڵێک ئەندام پەرلەمان چوون بۆ بەغدا لەلایەنەکانی دیکە بە ناوی شارەکەی ئێمەوە چوون لەسەر حسابی دەنگی شارەکە و دەڤەرەکەی ئێمەوە چوون بە دەنگی پێشمەرگە و بە دەنگی کەسوکاری شەهیدان چوون لەوێ بەداخەوە دەنگەکانی خۆیان هەرزان فرۆش کرد هەستان لەگەڵ حەشدی شعبی ڕێککەوتن کۆمەڵێک کەس دەنگی کۆ کردەوە بوو ئەندام پەرلەمان ڕێککەوتن لەسەر ئەوەی کە پێگەی هەرێم لاواز بکەن کۆمەڵێک ئەندام پەرلەمان لەوێ هەوڵیاندا بەس جیرفانی خۆیان پڕکەن و هەرێم ناشرین بکەن داوایان کرد بوو جێی هەرێم ببڕدرێ قوتی منداڵە پێشمەرگەیەک و قوتی مامۆستایەک و کاسبکارێک ببڕدرێ لەوەوە من بڕیارمدا کە بچم بۆ ئەوەی ئەو جارە هەموو کەس نەچێتە پەرلەمان خۆشببختانە ئەندام پەرلەمانەکانی ئێمە لە بەغدا زۆر سەربەرزانە جوامێرانە کاریان کردووە بۆ پاراستنی قوارەی هەرێم بۆ لەسەر پرسەنەتەوەیەکان پارتی دیموکراتی کوردستان تاکو ئێستا ئەندام پەرلەمانێکی نەچوە کە جێی شەرمەزاری بێ بەڵام لەلایەنەکانی دیکە ئەندام پەرلەمان چووە حزبەکەشی شەرمەزار کردو بەرامبەر بە خەڵک بۆیە من بڕیارمدا و ئەو جارەش کۆمەڵی خەڵک لە سنوورەکەی ئێمە خۆیان کاندید کردووە بەڕاستی جێی شەرمە هەیە خۆی کاندید کردووە سابقە و ڕابردوویەکی ئەوەندە خراپی هەیە کە دەستی سوورە بە خوێنی خەڵک بە بزرکردنی کەسان کەیسی هەیە لە مەحکەمە خۆشی کاندید کردووە ئەندام پەرلەمان هەیە لە تا ئێستا دوو جار لە کەناڵە کوردیەکان دەرنەکەوتووە بەس لە کەناڵە عەرەبیەکان بۆ تا دەهۆڵژەنێک بۆ کەناڵە عەرەبیەکان لە دژی هەرێم هەر بژیت ئەچمەوە خزمەتی ئەو گەنجانە شێوازی بەرنامەکە وایە ئەم هەش گەنجە لێرە هەشت پرسیارت لێ یەکەن و هەر یەکەیان سی چرکەیان هەیە بۆی پرسیار و مەفهومی پرسیارەکەیان بە جەنابتان بگەێنن و کە پرسیاری چوار کەسیانمان وەرگرت یارە من خۆشم بە تێبینێرە نووسمەوە ئەگەر جەنابی شت بینوسیتەوە ئازادی لەوەیان کە چوار پرسیارەکە کرا وەڵامی چوار کەسیانە دەیتەوە پاشان نەچینە خزمەتی هاوڕێیانەی دەستەڕاستم پرسیاری دیکە وەرئەگرین لە کاکە دارەوانەوە دەست پێەکەین زۆر سپاسستانگەم بۆ بابەتە من داروان نەجم پرسیاری ئەوەی لە یەکەم و بەڵێنی ئەومەوێت من لەسەر کردنی نانەکان پێویستە کات بەڵێنی ئەوم باتێ کە ئەم کەلتورە بک بە ئەم هەنگاوە بک بە کەلتور لە هەرێمەکەمانەوە لە عێراقیشا بڵاوی کاتەوە بۆچی تورکیا نانەکەی لەتکایان ئێران لەتیکە بەزەڵام عێراق دەتینەکە بەبێ جیاوازی هیچ ڕەگەزێک ئەمەوێت کوردایەتی بێیان عەرەب بێ هەر زمانێکی تر بێت ئەم هەنگاوە بنێت و سپاسێکم پێم وابێ دارەوان پێشتر لەگەڵ ناسکەخانە باسی پرسیارەکەی خۆی کردووە بۆی کاتەکەمان بۆ بمێنێتەوە دواتر ناسکەخان وەڵاممانایەتەوە فەرموویە خان سوپاس بۆ ناسکەخان کە لێرێ ئەمڕۆی مەچەم پرسیارێکی لێ بکەین من هێویم پرسیارێکم هەبوو لە جەنابتان ئایا چ پرۆژەیەک یا بیرۆکەیەکتان هەیە بۆ ئەو گەنجانەی کە بێکارن ئەگەر لێرەوە پێمانی بڵێیت بە تەئکیدی پرۆژەیەک یا بیرۆکەیەکی ئێوە هەبێت بۆ کارکردنی گەنجان سوپاسدانک بەڵێ کاکە دانیار سەرتا ساڵێ بە ناسکەخان من دانیارە بوو بەکرد ناسکەخان وەکە زانی بەڕێز کاندیدی لەسەر ئاستی حزبێکی ژمارەیەک لەسەر ئاستی عێراقدا پرۆژە و پلانی بەڕێزت چییە بۆ ئەوەی ڕێگری بکەی لە دەست درێژەکانی عێراق و تورکیا بۆ سەر خاکی پیرۆزی کوردستان لە چوارچەوەی عێراقدا بە چ
پرۆژه یاسایەک یاخود بەندەکانی دەسوود پشگیری لەیەکەی. سپاس دەکەم کاکە دانیار زۆر زۆر باشە کاکە دانیار سی چرکەیە بوو لە 15 چرکەیە پرسیارەکەی خۆی کرد تەرزەخان بتانبینم فەرموو لە ناسکەخان وە ئاگاداری لە دەستوری عێراقدا مادەیەکە مادەی 140 تاوەکو ئێستا پەرلەمانتارەکانی خولی پێشووی عێراق هیچیان کارێکی ئەو تویان نەکردووە تاوەکو ئەو مادەیە جێبەجێ بکرێت وەکو خۆی. جا بەرنامەی بەڕێزت چیە بۆی کە بتوانانی مادەی 140 لە ناوچە دەرەوەی هەرێمی کوردستان جێبەجێ بکەیت. زۆر زۆر سپاسانەکەم بۆ هاوڕێیانە کاکە داروان هێوی خان کاکە دانیار تەرزەخان ناسکەخان. من لای خۆم 4 خولەکەت بۆ دانێم لەو 4 خولەکە وەڵامی داواکاری ئەو هاوڕێیانە بیتەوە و ئەوەندەی من ئاگادار بم لە وەردە گفتوگۆی نێوان خۆشیانە گوێم لێ بوو بە دوای بەڵێنەوەن بۆ چارەسەر بەڵێ فەرموو. دەستخۆش بۆ ئەو 4 گەنجە کاک داروان کەرتکردنی نانەکان ئەوە پێویستی بە پەروەردە هەیە زیاتر ئێمە دەبێت گرنگی بە پەروەردە بدەین. ملەتی ئێمە فێرین کە زیاد مەسرەفی بکەین هەندێک کەلتور هەیە لە سەری ڕاهاتوون کە زۆر لێ بنێن زۆردا بنێن لەسەر سفرە ڕەنگە پێمان بڵێن ئەوە کابانی باشە ئەوە ماڵێکی دڵپاک و دڵسافە بەڵام دەبێ وا بکرێت دەبێ ئەوە کاری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە زیاتر ئیشی لەسەر بکرێت ئەمن دەتوانم کە بوومە ئەندام پەرلەمان پشتیوان بم بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی پێشکەشکردن و وشارکردنەوە لە پەروەردەکردندا بە دڵنیاییەوە کە من بچمە پەرلەمان و ببمە ئەندامی پەرلەمان هەوڵی جددی دەدەم و دەبێت لەگەڵ دەستەی ژینگە زیاتر قسە بکرێت. خۆ ئێمە بابەتەکەی ناسکە خانیانی کاکە داروان باسی نان ئەکات کە لە جاتیەوەی چەند نانێک لە چێشخانەکاندا بنرێت کرد بکرێ وەکو وڵاتان بۆەوەی خەسارەت و سەربوونەکە کەمتر بکرێت بەڵام لە کۆی بابەتەکەی بابەتە ژینگەیەکان چەند ئەبێ خەمی پەرلەمانتار بێ دەبێت خەمێکی سەرەکی پەرلەمانتار بێ لەبەر ئەوەی چونکە ژینگەی عراق ژینگەی شەرق بەعام پیس بووە ژینگەی عراق زۆر پیس بووە بەهۆی ئەو هەموو شەڕ و وێرانە و کێشە و نەهامەتیانە ئێمە فێریش نەبووین پەروەردەیەکی وا بکەین کە شت فرە نەدەینە سەرجادە کە شت ئەوەندە لێ بنین بەش بکە یا زیاد نەبێ بە ئێمە کەمدا بنین دوایی کە کەم بوو تینێکی کەدا بەڵێنی ئەوادەی کە بابەتی ژینگە لە خەمی مندا بێ و ئێستاش لەگەڵ جەماعەتی ژینگەی ڕانیا بە تەمای چەند پرۆژەیەکی بیکەین بۆ سەوزکردنی هەندێک پرسیارەکەی هێوی خان هێوی خان پرۆژەی بیرۆکە بۆ گەنجان هێوی خان گەنجی مەنتیقەکانی کە من لێ کاندیدم زۆر داماوە بەدبەختن ئەو گەنجانە زوربەی زۆریان بەرەو هەندەران ڕۆیشن ڕۆژانە بابەتی کۆچێکێکە لە خەمە گەورە بابەت خەمی من ئەوەیە گەنج بتوانرێ کاری بۆ بدۆزرێتەوە کاتێککە تۆ ئیشت کرد لەسەر بژانەوەی ئابووری دەتوانی گەنجش بخەیە سەرکار نەک ئەوەی کە من بڵم تەعینیان دەکەم من لە پرۆژەی مندا هەیە پرۆژەی بەرنامەی من بۆ پەرلەمان چەند سەدێک دروست بکرێ لەبەر ئەوەی کە سەد دروست بکرا دەتوانی بکێ شوێنێکی گەشت و گوزاری کەکرا بە شوێنی گەشت و گوزاری ئاوەکەش دەتوانی سوودیشی لێ بنێ بۆ قشت و کاڵ ئەو کاتە دەتوانی کۆمەڵێک گەنج سوود لەوە ببینێ نەک هەر ئەوەی چاومان لە مەعاش بێ و لە حکومەت بێ کە تۆ پرۆژەت هەبوو گەنجەکانیش زیاتر سوود دەبینن ئەو کاتە دەبێت گەنج دەتوانێت بێتە ساحەب ئیرادەی خۆی داهاتی خۆی بۆیە گەنج لە پرۆژە سەرەکیەکانە و پرۆژەیەکی کەشم کە هەر گەنجان دەگرێتەوە زانکۆی راپەڕینێکێکە لەو زانکۆیانەی کە دانی پێدا نەندراوە لە وەزارەتی خوێنی باڵای عراقی من کە وعدم داوە کە چوومە پەرلەمان ئیش لەسەر ئەوە بکەم لەگەڵ هەڤاڵانم بۆ ئەوەی زانکۆی راپەڕین معتەرف بێت دانی پێدا بندرێ بۆ ئەوی دەرچوو قوتابیانی زانکۆی راپەڕین بتوانن لە خوێندنی باڵا بخوێن ئەو دەربچن و بە بڕوانامەیەکەوە ناتوانێت زۆر قوتابیمان هەیە ئۆفەری هێناوە تۆ لە ئەوروپا لە رووسیا لە وڵاتانی کە نەیتوانیوە لەبەرەوەی بڕوانامەکەی تەزدیق ناکرێت باشە بچینە سەر پرسیارەکەی کاکە دانیار کاکە دانیار بە دڵنیاییەوە دەڵم کە بچمە پەرلەمان هەوڵدەم یەکڕێزی ناو پەرلەمانتارانی کورد بۆی بە یەک دەنگ بتوانین فشار بخەینە سەر ئەندام پەرلەمانەکانی کە سەر حکوومەتی مرکزی چۆ بە تاقە پەرلەمانتارێک ناکرێت کۆدەنگی بۆ بکرێت کۆدەنگیە کۆ بکەینەوە ئەو دەستدرێژیانە ڕابگیرێ بەداخەوە حکوومەتی عراق مقەسرە لەوەیدا کەم تەرخەمە بەرامبەر بە پاراستنی سنوورەکان و دەوڵەتانی ئیقلیمیش هەر یەکە بە کەیفی خۆی و کوردیش بۆ خۆی بەشێکە لەو کەم تەرخەمیە کورد وا دەکات پەلی بێگانە ڕابکێشێ بێت
شارەکان و گوندەکانی ئێمە پێوێرا ناسکە خان تەرزەخان پرسیارێکی کرد لەسەر مادەی 140 پێم خۆشە یەک ئیزافی بچوو بکەم من بیرمە یەکێک لە پەرلەمانتارەکان بۆی نەبێ بە پەرلەمانتارەکانی عێراق کە عەرەب بوو نەبێ بە تەشیر ناوی ناڵم لەبەر لایەنە ڕۆژنامەوانیەکەی خۆم نەک لەبەرەوەی ئەو شایانیەوەیە کە ناوی نێنی وتی مادەی 140 مادەیەکی مردووە ئەمە قسەی ئەو بوو بەڵام بە نزیکەی 6 پەرلەمانتاری کوردەوە نەیانتوانی بیسەلمێنن نەک وەڵام بدرێتەوە بەس بە قسەیەک و بە بەیاننامەیەک بیسەلمێنن کە ئەو پەرلەمانتارە ڕاستی نەوتووە ئەوەی تا ئێستا هەیە مادەی 140 مادەیەکی مردووە لە ڕووی جێبەجێکردنەوە وەڵامی پرسیارەکەی تەرزەخان مادەی 140 بەداخۆ زۆر قسەی لەسەر دەکرێت ناوچە کێشە لەسەرەکان خەمی گەورەی کووردە خەمی گەورەی سەرۆک بارزانیشە کە بەردەوام داکۆکی دەکرێت ئێمە دەڵێن وەکو کورد وەکو بەرنامەی حەزبەکەی من وەکو ئەوەی کە بیرۆڕای پارتی کە کاری بۆ دەکەین ئێمە بستێک خاکی کوردستان نادەینە عەرب نادەینە هیچ شوێنێکیکە کە کێشەشی لەسەر بێ کە دەربکرێن کە ماڵوێران بنداگیر بکرێن هەر کوردستانین شەڕیشی بۆ دەکەین ئومێد دەکەم بتوانین لە پەرلەمانی داهاتوو ئەوەش بەتەنیا بە پەرلەمانتارێک ناکرێ با نەڵێن ناسکەوتی 140 جێبەجێ دەکەم کە من بە سەرکردەکانی کورد کە بەڕێز کاک مەسعود بارزانی بە هەموو توانای خۆی مامجەلال بەڕەحمەت بێ هەوڵیدا کە مادەی 140 جێبەجێ بکرێ کە نەکرا پەرلەمانتارێک ناتوانێت بڵێ من دەیکەم بەس دەتوانم لە پەرلەمان کۆدەنگ بم هەر یاسایەکیش لە دژی کورد هەر یاسایەک بۆ مردنی مادەی 140 دەربچێ ئەمن لە دژی دەوەستمەوە هەوڵ دەدەم تێنەپەڕێ بەسەر سپاس دەکەم ئەگەر بچینە لای ئەم هاوڕێیانەی دیکەش من دێمەوە ئێرە لای زریان پرسیارەکە بکە لە ناسکە خان سپاس بۆ ئامادەبوون لە ناسکە خان من زریان پرسیارێکم هەیە تۆ وەک پەرلەمانتارێک بەڵێنی چی بە جوتیارەکان دەدەی کە شایستەدارایەکانیان لە عێراق نەفەوتێ وەک دەزانین کە شایستەدارایەکانی ئەوانەی عێراقیەکان شاسی دارایی خۆیان وەرەگرن بەڵام ئەوانەی کە جوتیاری کوردستانن بەداخەوە شایستەدارایەکانیان وەرناگرن چیت هەیە بۆ ئەوە و بەڵێنیشمان پێ بدە چی دەکەیت بەڵێ کاک ئەحمەد سپاس دەکەم وڵا پرسیاری من ئەوەیە تۆ باسی سوۆشیال میدیا و دەرکەوتن لە سوۆشیال میدیا و کردوتە شەر نییە یعنی کەسێک زۆر دەرکەوێ تا چەند ئەتوانی ئەومان بۆ بسلمێنی کە لە داهاتوو چوویتە پەرلەمان کردارێ هەبێت واتە واز لە دەرکەوتنی سوۆشیال میدیا بێنی ڕاستە دەرکەوتنەکەش دەوری هەیە بەڵام کردارەکە گرنگترە و دوای ئەوەش کارکردن لەسەر تواناسازی گەنجان ناردنی گەنجان بۆ دەرەوە بۆ خوێندن تا چەند ئەتوانی لەسەر ئەوە کار بکەیت چ وعدێک ئەیت بۆ ئەوە دەستە خۆش بێ سڵاو لێبێ ناسکە خان من نام شەیمایم ئەو پرسیار ئاڕاستی بەڕێستان دەکەم ئایا تۆکو کاندیدێک ئەگەر بچیتە پەرلەمانی عێراق چی ئەکەن بۆ ئەو خانمانەی ماڵ کە لە ماڵەوەن هیچ کارێکیان نییە ئایا بودجیان بۆ دابینەکەن یان هەلی کاریان بۆ ڕەخسێنن دەست خۆش سوپاسانەکەم بڵێ ناسکە خان دیارە منافەسەی ئەم گروپە لەو گروپە بە قووەتر بوو لە یەک خولەک و 35 چرکەیە چوار پرسیاریان کرد هەر بژین فەرموو ناسکە خان لە خاتو زریان باسی جوتیارانی کرد خاتو زریان ئەو سنوورەی کە من لێ کادیدم زۆربەی زەویەکان زەوی کشت و کاڵیە ئەوە خەمی ئێمە دەبێت ئەگەر ئێمە بێت و لە کوردستان بتوانین وەکو چۆن دەست پێکراوە چەند سایلۆیەک هەبێ ئەو کاتە پێویست ناکە بەرهەمی کشت و کاڵی خۆمان بنێرین لەوێ بیفرۆشین دەتوانین لێرە ئامادەی کەین و بە وڵاتانیشی بنێرین ئێمە دەبێت کار لەسەر ئەوە بکەین نەک ئەوەی ئەمە گەنم بدەینە بە حکوومەتی عراقی و ئەویش هەر ساڵە و هەر ڕۆژە بە بیانوویەک بە نیو قیمەت لێمان وەربگرێ ئێمە دەبێت هەوڵ بدەین کار بکەین بۆ ئەوەی لە سنوورەکانی خۆمان بەرهەمەکانمان بتوانین ساغ بکەینەوە بتوانین پەرەی پێ بدەین بتوانین وای لێ بکەین بازار بۆ بەرهەمەکانی خۆمان پەیدا بکەین نەک بیدەینە عراق بیدێنە وڵاتانی دەوروبەرمان بڕوا بۆ دەرەوە بتوانین جوتیار پەروەردە بکەین زەویەکانمان ببوژێنینەوە و بۆ ئەو پارانەی کەماویشە بە دڵنیاییەوە بەردەوام بە دوواداچوونی بۆ دەکەم لەگەڵ هەواڵان چکە بە تەنیا ڕاز نییە من بڵم بە تەنیا یەکشت دەکەم کە یادگار پەرلەمانتار بە تەنیا ناتوانێت کارێک بکە
کە تۆ بەنێتی ئەوە بچی بڵێ بەس من یعنی دیارە هیچ نەکردووە چونکە ئیشی پەرلەمان ئیشی گروپە ئیشی فراکسیۆنە تۆ دەبێ لە گروپەکەی خۆت کە بەشی یاساییە بەشی ژینگەیە بەشی پەروەردەیە بەشی ئافرەتە تۆ دەبێت بە گروپ بەڵام دەتوانی لە ناو گروپەکەی خۆت پێشنیاری جوان بکەیت جەخت بکەیت هەوڵ دەی ئەوانەی ئەو هەواڵانەی ئەو برادرانەی کە لەگەڵ تۆ ئەندام پەرلەمانن لە گروپەکەی تۆدان پشتیوانی بکە دەنگی تۆ بەرز بکرێتەوە ببێتە پێشنیاری فراکسیۆنت ببێتە پێشنیاری هەموو پەرلەمانتاران و دەنگی لەسەر بدرێ کە ئەوەی دەڵێ کە من وام کرد بەداخەوە یعنی نازانم بۆ هەمومان هەر خۆمان گەورە بکەین ئەی باشە من بە دەنگی کەسێک ناتم من بە دەنگی چەند هەزار کەسێک دەستمە پەرلەمانتار ڕاستە نوێنەری ئەوەندە هەزار دەبێت بە ئامانەتەوە دەنگی ئەوانە بگەێنم کە گەیاندم دەبێت داکۆکی لێ بکەم کە داکۆکیشم لێکرد وا بکەم هەواڵەکانی خۆشم پشتیوانیم بکەن نەک ئەوەی بەس بڵم من کردم بڵم هەواڵەکانم کردی نوێنەرەکانی کوردستان کردیان پەرلەمانتارانی کوردستان ئەو داوایان کرد زۆر باشە پێم وا بێت بە شێوەیەک لە شێوەکان وەڵامی بەشی یەکەمی پرسیارەکەی کاک ئەحمەدی شدیایەوە کە وتی دەنگ گرنگە دەنگی کردارت لە دەنگی گفتارت بەرزتر بێ بەشی دووەمی پرسیارەکەی من شتێکشی بۆ زیاد دەکەم دیارە لە ساڵانی ڕابردوو لە بواری جیاجیا ئەوەی لە هەرێمی کوردستان پیانەوە تواناسازی لەسەر ئاستی عێراق هەبوو و پاڵپشتێکی یەجگار گەورە بوو بۆ خوێندکارانی کورد لە هەرێمی کوردستان پارەیەکی یەجگار خەرجەکرا بۆی بچێت لە وڵاتێکی پێشکەوتوو لە بوارەکەی خۆی ماستەرێک بەدەستبێنێت دکتۆرایەک بەدەستبێنێ ماوەیەکی یەجگار زۆرە خوێندکاری کورد ئەوانەی ترکە لە دوای زانکۆوە یانوێ ماستەر یان دکتۆرا بخوێنن بێبەشن لەم بابەتە بەڵام لە ناوخۆی عێراق بە شێوەیەک لە شێوەکان خوێندکارانی عەرەب و ئەوانەی لە با بڵین لە سنووری جوگرافیای ئەوانن هەتا ئێستا سوودمەندن لێی ئێوە چەند گرنگە کار لەسەر ئەمە بکەن کە کوردیش لەمە سوودمەند بێت کە ئێمە داکۆکیمان کرد لە یاسای بوو جەموچە بۆ ئەوەی چی کە قوتی خەڵکی کوردستان نەبڕدرێ خۆی کە لە 2014ەوە مالکی بودجەی کوردستانی بڕی ئەویش لەسەر داوای بەداخەوە لەسەر داوای ئەندام پەرلەمانەکانی کورد بوو کە یەکدەنگ نەبووین کۆمەڵێک وان دەزانی کە بچێت بودجەی کوردستان ببڕدرێ حکومەتی هەرێم لاواز دەبێ خەڵک لە حکومەتی هەرێم ڕادەپەڕێ حکومەت تەسلیمی بە هێلکەیەکی جوان تەسلیمی عراق دەکرێتەوە بەرامبەر بە وەرگرتنی مەبلەغە پارەیەکی کەم هەستان داوای بڕینی بودجەی کوردستانیان کرد کە بودجە بردرا پارە نەبوو وەزعی هەرێم خراپ بوو داعش هێرشی هێنا شەڕی گەورە ڕوویدا قوربانیماندا ئەو جاریان ئێمە وەکو کورد و پەرلەمانتارانی پارتی خۆشبەختانە کە هەتا ئێستا تاکە پەرلەمانتارێکی کورد لە فراکسیۆنی پارتی بە شێوازێکی خراپ مامەڵی نەکردووە مساومەی لەسەر قەزیە نەتەوەی و نیشتیمانیەکەی خۆی نەکردووە ئەو جارەش دەبێ گەلی کورد دەنگدەرانی کورد ئەوە تێبگەن دەنگ بدەن بە کاندیدانی پارتی بۆی پشتیوانیان بکە بۆ ئەوەی جارێکی کە قوتی ئەو خەڵکە نەبردرێ کە میزانیەکە هات کاک یادگار ببوورە کە میزانیەکە هات ئەو دەما دەتوانرێت لەگەڵ حکومەتی هەرێم قسە بکرێتەوە لە بودجەی عراقی بەشێکدا بندرێ بۆ ئەوەی قوتابیانی کوردیش بێبەش نەبن لە خوێندن لە دەرەوە بۆ بەدەستێنانی بڕوانامەی ماستەر ناسکە خاناوڕیانم هێمام بۆکەن کە کاتەکەم لەو کاتێک کە بۆم دانرابوو تێپەڕیوە دوو پرسیاری شەیماخان و کاکە ئالان ماوە زۆر بە کورتی و پوختی وەڵامیان بیتەوە شەیماخان خانمانی ماڵ زۆر باز دەکرێ من نامەوێ وەکو دروشمی لایەنەکانی پێشووکتیان خانمانی ماڵ هەمووی موچیان بۆ دەبڕینەوە نەک موچیان بۆ نەبردرا ئەوەی موچە خۆریش بوو بەدبەختیان کرد موچەکانیان بڕین لەبەرەوەی چون ئیشیان لەسەرەوە کرد بوو جەمان ببڕدرێ ئەمێن ئەوەی کە چاکە بێ ئەوەی توانابێ ئەوەی هاوکاری کوردستان بێ لە بنەما مەبدەئیەکان پشتیوانی دەکەم هەتا سەرێسک داکۆکی لێ دەکەم ناشێڵم لە پەرلەمانی عراق مادەیەک بڕوا بەسەر مندا تێپەڕێکە کە لە دژی کوردستان بێ پشتیوانی تەواو دەکەم ئەگەر هەر هیچی چم پێ نەکرێت دەنگ بە یاساکە نادەم زەجەی لەسەر دروست دەکەیت ناسکەخان سوپاسانەکەم دیارە گفتوگۆکە هەستەکەم بە شێوەیەک لە شێوەکان پرسیاری زۆر باش و جدی کرا کۆتا پرسیاری من یان کۆتا قسەی تۆ لە بەرنامەکە ئەوەیە کە وەڵامی یەک پرسیاری من بیتەوە بۆچی دەنگدەر
ئەبێت دەنگ بە ناسکەخان بدات نەک کەسێکی دیکە چی وای لێ بکات دەنگدەر پێویستە کە دەنگ بە من بدا وە سوپاسیشیان دەکەم کە دەنگم پێ بدەن بۆ ئەوەی دەنگەکانیان نەفەوتێ بۆ ئەوەی دەنگی ئەوان بگاتە پەرلەمانی عێراق بۆ ئەوەی یەکێک بم لە داکۆکی لە دەنگەکانیان بکەم بۆ ئەوەی کاتیکە دەنگی کورد بە فیڕۆ نەڕوە بۆ ئەوەی ئاوەدانی بهێنین بۆ ئەوەی ئارامی بهێنین بۆ ئەوەی خۆشگوزەرانی بهێنینە ئەو سنوورانەی کە ئێمە لێی باڵادەست نەبووین لە سنوورەکانی ئێمە تاکو ئێستا پارتی کاندیدی نەبووە بەڵام ئەو جارە با دەنگی پارتی تاقی بکەنەوە بزانن دەنگ بدەن بە کەسوکاری شەهیدان من خۆم کاگیادگار چەندین کەسم لە هەموو شۆڕشەکاندا شەهید و قوربانیمان داوە لە شەڕی داعش شەهیدی زۆرمان داوە ئەو سنوورانەی من خەڵکێکی زۆر لی شەهید بوون خەڵکێکی زۆر قوربانیان داوە بۆ ئەوەی کوردستان بپارێزن دەنگ بدەن بەو کەسەی کە کوردستان دەپارێزێ دەنگ نەدەن بەو کەسەی دەنگەکەی خۆی دەفرێشێ دەنگ دەدا بە بەرنامەی حەشدی شعبی بۆ ئەوەی بێتەوە کوردستان داگیر بکە و پێشمەرگەی کورد لە سەحێلا و پردێز شەهید نەبێتەوە جارێککە دەنگ بدەین بۆ ئەوەی یاسای پێشمەرگە سەرکەوتو بێ و بودجەی پێشمەرگە نەبڕدرێ دەنگ بدەین بۆ ئەوەی منداڵی کورد برسی نەکرێتەوە جارێکی کە یعنی کە دەنگ بدرێ بە پارتی گەورەترین هێزی کوردستانە لە هەموو جیان حساب بۆ پارتی دەکرێت لە هەر وڵاتێک نوێنەرێک دێ گوتیان سەرۆکی هەرێم مەسعود بارزانی کورسیەکەی داگیر کردووە کورسیەکەی تەسلیم کردنەوە و چوو لە ماڵی خۆی معەزەز مکەڕەمدانیش بەڵام هەر وەفدێک دێ بە مەمنونیەوە داوا دەکات جەنابی سەرۆک ببینێت چونکە بۆتە مەرجەعێک حساب بۆ پارتی دەکرێت ئەو منداڵ و منداڵانە ئەو کەسانەی کە هەتاوەکو دوێنێ سوکایەتیان بە بنەماڵی سەربەرزی شەهیدان دەکرد ئەو کەسانەی سوکایەتیان بە پێشمەرگە دەکرد ئەو کەسانی لە ڕاگەیاندنەکان دەیانگوت کوردستان سربەخۆ بێ من لە بەغدا دەمێنمەوە لە سنوورەکەی ئێمە خۆیان کاندید کردووە ئەوانەی لە ناو پەرلەمانی کوردستان بەس دەیان کرد بە کێشە و ئاژاوە و مەشاکیلیان دەنایەوە بۆ ئەوەی حکوومەتی کوردستان نەتوانێت تەواو لەسەر پێی خۆی بوەسێ بە عەقڵی خۆیان حکومت لاواز دەکەن حکومت دەردەکەن کاکە واز بێنن ئەو شوێنەی کە پارتی لێ باڵا دەستە بیبینن ئەو شوێنەی کە لایانی لێ باڵا دەستە بیبینن ژمارەکەم سیە لە بیرتان نەچێ بازنەی چواری سلێمانی دەنگم پێ بدەن هەموو لایەنەکان داوا لە دایکی شەهیدان دەکەم لە بناماڵەی سەربەرزی شەهیدان لە خوشکان لە برایان لە هەموو تاکەکانی کۆمەلگا ئەوەی مافی دەنگدانی هەیە مەمنونتان دەبم دەنگم دەنێت جوتیاران کرێکاران ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ڕێکخراوەکانی پیشەیی و جەماوەریەکان دەنگ بدەنێ بۆ ئەوەی بڵنگۆی دەنگی ئێوە بم پارێزەری دەنگی ئێوە بم سوپاسان دەکەم سوپاس بۆ کاگیارگار و ئەو کۆمەڵە گەنجە سوپاس بۆ ئێوەش ناسکەخان سوپاس بۆ هاوکارانم لەم بەرنامە کە بە پرسیارەکانیان بە تێڕوانین و بۆ چوونەکانیان بەرنمەکەیان دەوڵەمەندتر کرد خۆتان گوێتان لە پرسیارەکان گرت و گوێتان لە وەڵام و بەرگریەکانی ناسکەخانیش بوو بڕیار لای ئێوەیە تا بەرنمەیەکی دیکە ڕێزی تەواوی یادگار فایق و تەواوی هاوکارانم قبول بکەن خی گەورە ئاگادارتان بێت و ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن.